علی محەممەد هاوڵاتیەکی دانیشتووی شارۆچکەی شەقڵاوەیە و کە خاوەنی مناڵێکی تەمەەن 14 ساڵانە بە ناوی یەحیا. ئەم مناڵە هەر لەو ساتەوە چاوی بە دنیادا هەڵێناوە دووچاری نەخۆشیەکی دەگمەن هاتووە کە پێی دەوترێت فەلاریا، کە لە ناو خەڵکدا بە نەخۆشیدا ئەلفیل ناسراوە و بەو هۆیەوە نەخۆشەکە دەست و قاچەکانی زۆر لە ڕادەی ئاسایی گەورەتر دەبێت. توشبوانی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان لە پەنجەی دەست تێپەڕ ناکات. تۆ منداڵەوە لە زگماکەوە لەدایک بوو ئەوە بوو تا ئێستا ئێران و سووریا و هیندم پێکردیا دوو جاریش بتمە مووسێ و 5-6 عملیاتمان بۆ کردی و هەستا تا ئێستا دەستی عینی دێتۆ شێشەوەی جارانی خۆی. زۆر کەسەرێن یان دوو یان سێ لە دنیا و عالەتە هەیە هێسک و گۆشت. ئەمە یەکەم حاڵەتی لەو نەخۆشیە لە سنووری ناوچەی شەقڵاوە تۆمار کراوە و پزیشکێکی شارەزە لە بواری نەخۆشەکانی مناڵان باس لەوە دەکات کە ئەو لە چەندین وڵاتی جیهان ژیاوە بەڵام تا ئێستا نەخۆشی لەو جۆرەی نەبینیوە. نەخۆشیەکە لە ڕێگەی کرمێکی مشەخۆرەوە بە ناوی فەلاریا کە لە لیمفەگرەکاندا دەژی تووشی مرۆڤ دەبێت و لە ڕێگەی مێشولەوە لە کەسێکەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی تر. منداڵەکە هەر هێشتان لە ناو زگدایەکە تووشی ئەم نەخۆشیە دەبیت لە ڕێگای گۆڕانکاری بەسەر ئەو جنیا ئەو کوڕموسمێکە لە لەشی مرۆڤەکە هەیە. وەختی منداڵەکە دێتە دنیا ئەو بەشە لە پێست یا ئەسکین یا کۆنێکتیڤ تیژووی پێ دەڵێن ئەو بافتانێکە لە ژێر پێستەیە ڕۆژ بە ڕۆژ هەستور دەبن و ڕێگر دەبیت لە بەر گواستنەوەی لیمف لە ڕێگای غۆدەی لیمفاویەکان بەرەوسەرەوە. ئەوە وەکو هۆکاری سەرەکیە لەم بابەتە کە ئێمە بە وتەی شارەزایانی بواری تەندروستی لە ئەوروپا و ئەمریکا ئەم نەخۆشیە چارەسەرێکی کاتی هەیە و نەشتەرگەری بۆ کەسی توشبوو دەکرێت، بەڵام چارەسەری بنەڕەتی تا ڕادەیەک کەمە. ئەویش بەهۆی ئەوەی نەخۆشەکە کار دەکاتە سەر سووڕی لیمف و دەبێتە هۆی تەسکبوونەوە و گیرانی بۆڕیەکانی گواستنەوەی لیمف و هەڵاوسان و گرێ لە پەلەکان و چەند ئەندامێکی تری جەستەدا دروست دەکات. هاوڕێمێ پۆلیۆشتی ئەوە سانەیمە و یاریش دەکەم و لەگەڵ منداڵ ئەوە هاوڕێکان بەس بە شێ لای چەپم هەندێک شەو ئازارەکە. ئەگەرچی یەحیا دووچاری ئەم نەخۆشیە هاتووە و هیوادارە ڕۆژێک لە ڕۆژان چارەسەر بکرێت، بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوەی بێئومێد بێت لە ژیان و ئەو ئێستا دەچێتە قوتابخانە و لە پۆلی هەشتی بنەڕەتیە و ڕۆژانەش لەگەڵ هاوڕێکانیدا دەچێتە دەرەوە و یاریان لەگەڵدا دەکات. ئەحمەد شاب NRT قەزای شەقڵاوە.